بەناوی خوای بەخشندە و میهرەبان. برایان و خوشکانی ئازیز، بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لێبێت. خۆشحاڵین لە بەرنامەیەکی تری ڕاستەوخۆی لە باس و خواسی بابەتی میراتەوە بە خزمەتان گەشتینەوە. دیارە بابەتی میرات و زانستی میرات زانستێکە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ڕووی کردووەتە ئومەتی و وەکو عەبدوڵڵای کوڕی مەسعود بۆمانە جێڕێتەوە کە پێغەمبەری نازدار فەرموویەتی صلی الله علیه و آله وسلم تعلموا الفرائض وعلموه الناس، واتە هەم خۆتان فێر بن و هەم خەڵکیش فێرکەن. و ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرموویەتی تعلموا الفرائض فإنها من دینکم، ئێوە فێری بابەتی میرات و دابەشکردنی میرات بن چونکە لە ئەسڵی دینی ئێوەدایە. بۆیە ئێمەش لەم شاشە ئیسلام دۆستەوە هەموو هەفتەیەک لەم کاتەدا ڕاستەوخۆ ئەبینە میوانی ماڵەکانتان لە خزمەت مامۆستای زۆر بەڕێز مامۆستا دلێر گەرمیانەی شارەزای ئەم بوارە. هەر هەفتە و بابەتێکی ئەم بوارە هەڵەبژێرین بە ئومێدی ئەوەی برایان و خوشکان و ئازیزان و دۆستانمان سوود لەم بەرنامە ببین و بتوانین بابەتێکی لایەکی ئەم بەرنامە و هەروەها ئەو بابەتانەی کە قورئان بە تایبەتی یەک لای کردوتەوە بە خزمەتان بگەێنین. بۆیە ئاگادارتانەکەینەوە بەرنامەکەمان ڕاستەوخۆیە. ئازیزان و خۆشەویستان لە هەر شوێنێکن ئەتوانن پەیوەندی بکەن بە بەرنامەکەمانەوە. هەر پرسیارێکیان دەربارەی میرات و بابەتی میراتەیە لە جەنابی مامۆستا درێری بکەن. بۆیە بەناوی خۆم و بەناوی ئێوەی بەڕێز و خۆشەویستەوە جارێکی تریش بە خێراتنی جەنابی مامۆستا دلێر گەرمیانەیە کە مامۆستا دلێر یاخوا بەخێر بیت. خوا لێت ڕازی بێ. مامۆستای بەڕێز و خۆشەویست، دیارە ئێمە لە بەرنامەی ڕابردوودا کە یەکەم بەرنامەی میرات بوو، باسی پێناسەی میرات و جیاوازی نێوان میرات و فەرائیض و هەروە گرنگی ئەم بابەتە و بابەتی میرات لە پێش ئیسلام و وەڵام دانەوەی پەیوەندی و بەڕێزانی کە تەلەفۆنیان کرد باسمان کرد. ئەوەی کە گرنگە لە بەرنامەی ئەمڕۆدا بچینە سەری پێم باشە دەستی پێ بکەین بابەتی پایەکانی ئەم زانستە، واتە ڕوکنەکانی میرات. ئەگەر جەنابەت شی بکەیتەوە بە شێوازێک ئەو بەڕێزانی کە گوێبیستی بەرنامەکەمانە بن بتوانن بە ئاسانترین شێوە لێ حاڵی بن. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه، أما بعد. اللهم إنا نعوذ بك أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا نعلمه. اللهم بك نقول، اللهم بك نستعين، اللهم آمين. خوای گەورە پاداشی جەنابت باقي واستعفى بداته وخاطر اسم عظمي خوي وخاي پروردگار وخاطر اسم عظمي خوي إخلاص والصواب هم لايك من ببخشيت. ما مصايب الرئيس أركاني إرث أركاني ميراث زانایان ئەڵێن سێ خاڵە، بەڵام پێشەوەی من بڕۆ مەسەر خاڵەکان هەر ڕوکن لە زبانی عەرەبیە، يعني الأساس الأصل جانب الأقوال الشيء. ركن بريتية لاويك جزء ماهية الشيء، ما هي حقيقة الشيء، جزء المكون لحقيقة الشيء. بوانا منيا ما أقر الركوع، أقر بيتو الركوع لنيجا لناو نيجايا، لكاتي شرطة ما من دزنيجي أقرم دزنيج مرجي نيجا لدروي نيجا كيا. بەڵام الله أكبر یەکەم سەلام دانەوە فاتحە خوێندن ڕکوع سجود لەناو نوێژەکەیە کابوو ئەمەیە کە ڕکن نەبوو جزئی مكونة ما يلزم من وجوده الوجود ويلزم من عدمه العدم لذاته. كابوو الركن هبو حقيقتي اشتكايا، ركن نبو حقيقتي كسي ببيع عذر كلام لذاته. يعني شيء يعني من لذات الركن أبي أمر ركنا لناو شيء أبي لناو نيجك أبي بلام لذات الركن أجنا نيج دروس نابيت أجنا من ركوع سجودي أنا بام بلام تبارك ما مصاكوابو أي لغيري ألم نا أو كات عذري كيا ولا من أكاد نيجا ركوع من نبي الله يكون شرب كيسك نحتواني نخوشة كوابو أمل لغيري أو الركنة وايل من كرد من
نەخۆشە کەسێک ناتوانێت ڕاتە ڕکوعۆ مەجالیکە ئەو ڕوکنە بە عوذر نەبێت کەوا بوو بێنە سەرۆکە ڕکن ئەفۆن مامۆستای بەڕێز خۆشەویست قسەکەت پێ نەبڕم تەشبیهە جوانت کرد ئەکرێ بڵێن ئەگەر ئەم ڕوکنانە نەبێ ئەسڵی میراتەکەش تەوزیعەکەی غەڵەتە بارەکەڵە ئەوە خاڵ کاو من ئەم ویستم بزانم هەر جارێکان ڕکن یانی چی ڕکن بەشیەکە لە حەقیقەتی ئەو شتە لە ناو شتەکایە لە ناو ئەو ئیشەیەکە ئێمە باسی ئەەکەین میراتیش ڕوکنەکانی یەکەم ئەلموەڕیث ئەگەر مردن نەبێ کەسی هالک نەبێ کەسێتیان ناشو بێت ئێمە چۆن باس لە علمی میرات بکەین جا ئەوەتانێ یان کەسێک کە مردووە ئەمەش بەچی هین ئەبێت ثابتە بێ ئەم کەسە یا ببینین یان بە دوو شایەتی عادل ئەڵێ فڵان کەس مردووە ئێجا زیاتر بوو ئەولاترە یان شتێکە ملحقە بە ئەمواتەوە حکمی ئەدرێتە سەرە کە مەفقودە ئەو مەفقودەش حتمما کەسی وا هەیە غەلەبەی ظەن وایە مابێت ڕۆشتۆ بۆ علمی دەنگ و باسی نەماوە علم خوێندن ڕۆشتۆ بۆ سیاحەتە دەنگ و باسی نەماوە مەفقودە بەڵام ئەوانەی کە غەلەبەی ظەنیان هەیە زانایان چیان کردووە زانایان هاتوون ئەمانە تەمەنیان دانیاوە بووی ئەو تەمەنە چیە هیوایە 90 ساڵی دانیاوە لە دایکبوونیوە تا تەمەنی ئەگاتە 90 ساڵ هیوایە 70 ساڵی دانیاوە ئەمما ئەوەی کە غەلەبەی ظەن لە شەڕێکە تیا چووە یان لە ناو کەشتێکە هەمووی غەرق بووە هەندێک لە زانایان 4 ساڵیان دانیاوە ئەم 4 ساڵە بوو ئەوەتانێک کە دواتر قاضی حکمدا شەرت نییە دوور نییە دوایی مابێت و بیشگەڕێتەوە حکمیکەی هەیە بەڵام کەوا بوو لێرە هەیشمانە بە تەقدیر تەقدیر چییە تەقدیری مردوو ئەوەتانێک کە ئافرەتی حامیلەیە کەسێک دێ جینایەت دەکات ئەم مناڵی لەبارەبات ئەمەش بابەتێک گێزگار خەتەرە جینایەت ماوەساگەر بۆ بەڕێژانی ڕوونکەیتەوە یعنی زوڵمێکی دەکات جەریمەیەکی دەکات لێ ئەدا نەک بڵێن بە ئەمری خوای پەروەردگار خۆی تیا ئەچێت ئەمە کەوا بوو لێرە چی ڕوویدا ئەم مناڵە ئەمە لێرە بەڕاستی ئەگەر نەختێ داوای لێ نەکەم لە هەموو بینەری بەڕێز ئەگەر بەڵام لەبەر گرنگی ئەمە باسیەکەم ئافرەتێ بە سادە بڕوا بڵێ وڵا کاکە مناڵەکەم لەبار ئەبەم ئەگەر بە ئەمری مێردەکەی بێت مێردەکەیشی ئەگەر ڕوحی تیا بێت خۆی بە ڕازیبوونی خۆی بە مێردەکەی ئەو دکتۆرەی بۆی ئەکات ئەمە کەفارە و دێشەکەوێتە سەریان ڕوحی تیا بوو قەتلیان کردووە اینجا کە قەتلی کرد لێرە ڕوکنێک لە ئەرکانەکان بە تەقدیری مردوو ڕوکنی یەکەم هاتە دی کە چییە مردوویەکەیە ئەم مردووەکی هەیە جەنینیەکە مناڵێکە کۆرپەیەکە کۆرپەیەکیان کوشتووە ئەم کۆرپەی کە کوژرا دایک و باو خۆیان لەباریان بردو بێ بە ئەم قەست ڕوحی تیا بوو میراتەکەی ئەگەڕێتەوە بۆ میراتگرەکان دایک و باوکی لێ بێ بەشەکرێت کەوا بوو ئەمە لێرە خاڵی یەکەم چی ڕوویدا ئەبێت مردوو مامۆستای بەڕێز پرسیارێکم بۆ دروست بوو دڵنیان بۆ بیسەرانی بەڕێز هەر دروست بووە ئەتوانین تەقدیرێکی دقیق بکەین کەسێک دیار نییە ون بۆ بەتایبەتی لەم شەڕانی کە بەرۆکی کوردستانی گەردەبوو لە ساڵانی ڕابردوودا خەڵکانێک ون بوونە خەڵکانێک فڕێنراون دیار نین ئەتوانین بڵین وەکو تەقدیرێک کە دانرابێت ئەم بەڕێزە ئەوەندە ساڵ دیار نەبێت ئەتوانن میراتەکەی بەشکەن ئەمە وەکو باسمان کرد مامۆسا ئەوە زانایان لە 90 ساڵ دانیا 70 ساڵیان دانیەوە 6 ساڵیان دانیاوە و ئەوەشی کە غەلەبەی ظن لە ئەوەیە کە نەمێنێت 4 ساڵدا ئەنیان ئەم 4 ساڵە بۆچی قاضی دێت دوای ئەم 4 ساڵە حکمی بدن ئەداتە سەرێ بۆ لەگەڵ حکمی دابەسەریە خێزانی ئەو کاتە بدایەتی عدەیەتی میراتیشی تەوزیعەکرێت ئەو ئافرەتەیتر لەوە ئەو ئافرەتە هیواهەیە لەوە ئەچێت بێکەس بێچی بێ یان خوای گەورە حەڵاڵی کردووە مێردێتر بکاتەوە شوو بکات ئەوە کەیکەش پاشان میراتەکە اینجا تەوزیعەکرێت تاوەکو قاضی حکاوە بوو ڕوکنی یەکەم پرسیارەکەی جەنابەت تاوەکو ئێمە ئەلمۆڕیثمان نەبێت کەسی هالکمان نەبێت کەسی مردوومان نەبێت نابێ باسی میراتەکەی بۆیە لێرە ئەمە ئیشارەت بە شتێکیش بکەم کە لای خۆمان من چەند جار بیستومە کەسێک وڵا ئەو باوکە تەمەنێکی کردووە پێی خۆشە وڵا پێش مردنی میراتەکە تەوزیع کاتە سەر ئەولادەکان ئەوستمەوەسەوە پرسیارەت لەکەم ئەفۆن بەڵام ویستم ئەم بابەتە زۆر ڕوونی کەینەوە بابەتێکی تر هەیە مەسئلەن خەڵکانێک لە شارێکدا بوونە کەلعادە ئەو ئینسانەی کە ئەڵێن دیار نەماوە مردووە ئەغڵەبی زەنوا بۆ ئەم پیاوە لەو شارەدا دانیشتووە خەڵکی ئەو شارەر بەوەی کیمیاوی بێ بە هەرچیەکەوە بێ مەسەلەن تیاچوونە ئەکرێ لەو کاتەدا تەقدیر بکرێ کام ئینسانش لەوانەیە بۆ مردووە دوای میراتەکەیدا بەشکەی یان هەر 4 ساڵەکە چاوەڕێکی مەفقود بوو وایە مەفقود بۆ چونکە شتی وا ڕوویدا و خەڵکێکی وا هەبوو ئێمە خۆمان بینیمانە لە وڵاتی خۆمان دوای چەندها ساڵ گەڕاوەت و کاتی هاتووەتەوە بە دڵێکی زۆر خۆش و گەڕاوەتەوە کاتێک گەشتۆتە شوێنی خۆی تەماشاکە خێزانی زەواجی کردووە بارەکەڵڵاه
کەواب ئەمە لێرە خەتەریەکەی لەوایە ماڵ تەوزیع ئەکرێت ئەوە دواتریش ئەمە توانین باسکەین دوایە ئایا کە گەڕاوە حکومەکەی چییە خێزانی ئایا عەقدیان کردووە ئایا گواستویانە تۆ نەیان گواستووەتەوە قسەی لێ یەکەم زانم عولەما چیان ئەو ماڵەی کە تەوزیع کراوە ئایا ئەوەی کە عینە و ماوە یەکسەرەی باتوە بارەکە الله بیک مامۆستای بەڕێز پرسیارێکی تر کە پەیوەندی بە مردووە هەیە بە ڕوکنەکەەوە هەیە ئەمڕۆ زۆر جار لە وڵاتی ئێمەدا ئەوەی کە من ئاگادار بم مردوو نییە بەڵام میرات بەشەکرێ باوکێکە بۆ خۆی لە ژیاندایە ئەم باوکە پێش ئەوەی خۆی وەفات بکە لە ژیانی خۆیدا میراتەکە بەشەکە جا من پرسیارەکەم دوو فەرعی هەیە یەکەم ئایا دروستە ئەم کارە ئەم باوکە خۆی لە ژیاندایە میراتەکەی بەشکات دوو و ئایا کە بەشی ئەکات بە تەسویە دروستە بەشیکە یان بە هەمان شێوە للذەکەری مثل حەظی الأنثەیین جێبەجێ بێ لەسەرەوەش خۆی گەورە پاداشدات ئەمە هەر علاقی بە ڕوکن یەکەم وەیە بۆیە ئینشاءڵڵا هەر بابەتەکەمانە ئێمە لە صحیحی بوخاری و مسلم نوعمانی کوڕی بەشیر بۆمان باسەکا کە باوکی ئەیبا بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەڵێ دایکی پێ خۆش وەی پێغەمبەری خوا هیبەیەکم داوەتە عەتایەک هەدیەکم داوەتە ئەم کوڕم تۆ شایەت بی لەسەری پێغەمبەری عزیز صلی الله عليه وسلم ئەفەرمێ یا بەشیر ئەلەکە وەلد سیوا هذا قال نعم أي باشا جيجا لأم من عليكتي أي بشير تبالي في غمر فرمي فقال أكلهم وهبت له مثل هذا قال لا همو من على كانت هاوشيوي أم بخشينت دياري لما لي خوشت بيداوتنا لو والله من رسول الله صلى الله عليه وسلم فرمي فلا تشهدني إذن من مكب الشايت فلا تشهدني إذن فإني لا أشهد على جور من شايتي ظلم نادم کەوابوو یەکێک لەو زوڵمانەی کە خەتەرە باوک یان دایک تێی بکەوێ ئەوە تانیە پێش ئەوەی کە وەفات کا بڵێ وڵا کاکە من چیم کردووە من میراث تەوزیعەکەم چونکە ئێمە کەوتمان ڕوکنی میرات مردنە مەرگ نەبوو میرات نییە نابێ ناوی بنێ میرات ناوی بنێ هەدیە ناوی بنێ عەتا ناوی بنێ بەخشین بە مەرجی ئەویش سەبەبێک هەبوو جیاوازیەک کا لە بەینیان قەینا ئەم کوڕەی گەورەی ژنی بۆ هێنێت ئەمە کەوا بوو پارەیەکی بۆ سەرف کردووە ئەم کوڕەی تاالبی علمە پێویستە کا پارەکەی بۆ سەرف کات ئەم کوڕەی نەخۆشە هۆیەک هەیە کە پارەی بۆ سەرف کات بەبێ هۆ جیاوازی لە بەینی مناڵ دروستکردنە ئەسڵەن پێش مردن پێی ناوترێ میراث ئەگەر تەوزیعیشی کرد رسول الله صلى الله عليه وسلم لە صحیح بخاری و مسلم فەرمێ اعدلوا اتقوا الله واعدلوا بين أولادكم لەخوا بترسن دادپەروەر بن عادل بن لە بەینی مناڵەکانتانە لە بەخشینە جیاوازی نەکەن ئەگەر کەسێکیش ئەمەی کرد دوای مردنیش قاضی هەڵێوەشێنێتەوە دووبارە ماڵەکەی بەشەکات دوای مردنیش لەبەرچی لە بەرەوەی لە بەین دڵی ئەو مناڵانە بۆ ئەو باوکە پێی خۆش نییە ئەم مناڵانەی هەموو یەکسان دادپەروەر بن و بڕیان هەبێت چاکە بن حەقی باوکایەتی و دایکای جێ بکەن بەڵێ پێغەمبەری خوا فەرمی تۆ چۆنت پێخۆش ئەوان وابن بۆ تۆ هەر لە صحیحی مسلماتە تۆش بۆ ئەوان ئابە و شێوە بە بۆیە بەڕاستی ئەوە بابەتێکە دەستخۆش بە مامۆستاگیان ئەمە با بزانین چونکە مەرگ لە لای خوای پەروەردگارە کێ ئەڵێ ئەو باوکە پێش ئەو ڕۆڵەی نامرێت کەوابوو یان ئەو کوڕە پێش باوکی نامرێت شایەتەگەوتانی ئەو کچەلەوچە پێش باوکی بمرێ میراتەکە گەڕێتەوە بۆ باوکی و دابەزێتەوە سەر باقی ئەولادەکان جوانە بارەکە الله بێک ئەمە وتمان بەشی یەکەمان کە ڕوکنی یەکەممان خاڵی یەکەمان خاڵی دووەمان ئەلوارث چونکە بۆ ئەوە کەسێک مردووە ئەگەر کەسێک میراتگرێکی نەبێت میرات تەوزیع ناکرێت میراتە ڕاتە بەیت المال حتى دواتر لە وەسیەت باسیەکەی نەکرد کەسێک هیچ میراتگرێکی نەبوو وەسیەتەوە تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی الثلث والثلث كثير نابێ لە یەک لە سەرسێی ماڵ وەسیەت بکەی نابێ بۆ وارثیش بێت نابێ بۆ ناشەرعیش بێت وەڵام ئەگەر کەسێک هەندێک لە عولەما ڕەیان وایە ئەگەر کەسێک هیچ میراتگری نەبوو کەوابوو بەشی دووەم کە الوارثە وارث ئەو کەسەیە کە حەقیقەتەن لە ژیانە یان ئەو کەسەیە تەقدیر ئەکرێکەیە ئافرەتێکە دووگیانە حامیلەیە مناڵەکەی حسابی ئەوەی بۆکەی بێتە ژیانۆ تەقدیری بۆ ئەکرێ کوڕ بێ یا کچ بێ کە دێتە ژیانۆ حسابی زیندوی بۆ ئەکرێ ئەگەر نوتفەیەکیش بێت انتظاری هاتنە دنیایەکەی بەڕاستی ئەمەش عەدلێکم ئیسلامەیە مناڵێ هێشتا نهاتۆتە دنیاوە کوڕ بێ یا کچ بێت خوای رب العالمین حەقی بۆ دیاری کردووە فەریضەة من الله ئەوە حدودی خوای پەروەردگارە بۆ کەس نێبیشکێنێت کەوابوو ڕوکنی دووەمان وارثە ڕوکنی سێمان تەریقەیە لە ڕوکنی دووەمدا قسەکەش پێ بڕم پرسیارێکمدا دروست بووە ئەویش ئەوەیە ئەگەر دەوڵەتی ئیسلامی بێت پیاوێک دێتە ئەم وڵاتەوە ئەم پیاوە هەندێک پارەی پێیە خەڵک نازانێت لە کوێوە هاتووە کەسی لەگەڵان نییە مەجهولە ئەم پیاوە وەفاتەکە و پارەیەکی لە دوای خۆی بەجێهێڵاوە ئەم پارە چه حکمێکی هەیە وەکو میرات چونکە لێرەدا
باسی ڕوکنی دووەمەکەین بەڵێ باسی زیندوەکەکەین. ئێوە ئێمە کاوابوو تەماشای چیەکەین؟ تەماشاکەین ئەمە کەسێک وەفاتی کردووە لە دوای مردن بە هەموو دنیا وایە میراثگر چاوەڕێیەکە بزانم ئیدعا ئەکرێ بۆیە ئێستا وەسیەت لە شەرع پێش لە تەطبیقە ئێمە قەرز پێشی وەسیەتەکەی بۆ لە تەطبیقە بەڵام لە قورئانە وەسیەت پێش من بعد وصية يوصي بها أو دين كابو بو وصية تبري وصية كسر داوي بكات نايا لشوي لو شركة برا شربيش كات والله القرآن الله اهتمامي بدنيا نابي وصيتك جيب بجي نكري والله أو الدنيا يك صاحب قرزك خويتي داويك كابو ميلاد قلت داويك ككس نبو بارك أروات بو بيت المالك عدل بيت المال نبو أقرب تولي كسينة كاتو ولو الأرحام شينية كابو أجر بيت المال عدل بو هو خلافي لسر لك حالتك هبو بو بيت المال يعني بو خزمة لا سري دايكيوا رحم أولو الأرحام أو كاتو دوات رباسيك إن شاء الله وأنا رونا بيتو همي لما برنامج كان أجر بيتو من أبو أو كاتا لا خيرة صرف أكريت بارك الله بك. إنجا خالي سيامشمان تريكة إمام صاحب ركني سيامان بريتيا له تريكة بريتيا لشي تريكة بريتيا لملكي أو بياوا يتر أجر بيتو پارە بێ ئاڵتون بێ عرز بێت خانوو بێ سیارە بێ زراعە بێت مڵکی ئەو پیاوە پێوترێت تەریکە کە ئەگەر نەبوو چی تەوزیعەکرێ کەوا بوو ئەرکانی میراث بریتێ لە سێشت یەکەم المورث ئەو کەسێک کە وەفاتی کردووە الوارث ئەو کەسێک کە میراثگرە ئەو ماڵەیش کە جێماوە ئەمانە ڕوکنن لە علمی میراثەمەوە. مامۆستا پرسیارێک ئامۆژگاری بەڕێستان بۆ ئەو کەسانە چییە؟ باوکی وا هەیە لە وڵاتەی خۆماندا ئەم باوکە لە ژیانی خۆیدا خانوویەکی کڕێوە کردوێتە ناوی کوڕەکەیەوە دوایی کە ئەم باوکە وەفاتی کردو یان کردوێتە ناوی کچەکەیەوە ئەم باوکە کە وەفاتی کردو لە ژیاندا نەماوە ئەم کوڕە دێ داوای بەشی خۆیەکە لەم ماڵە بەڵام مەڵێ ئەو خانوو باوکم تازە کردوێتە ناوی خۆمەوە لەسەر ئەم ماڵە حسێبی ناکەم. نەسیحەت و ئامۆژگاری جەناب بۆ ئەو کەسانەکە بە مجەڕەد ئەوەی خانووەکە کراوەتە ناوێن و نایخەنە میراتۆ چییە؟ من مامۆستای بەڕێزم میرات خوا خۆی يعني علماء فرموا علمية كخواي قول بنفسه سبحانه وتعالى تولى هذا الأمر ميراث خواي قول خوي أندازة جيري وكردوا بيغمر فرمي صلى الله عليه وسلم فإني لا أشهد على جور أو كسا أقر بهوي هر ما بستي لما بست كانوا جاري وهاي لبول ما بستي كباوك ما بستي نيو مالا بداتا كراكي باوك ببيهو ناتواني خانو بداتا كراكي كشيكي لغا محرومكا آفرتي واهي دلي بكاتو لە ناخیوە گلەی لە باوکی دروست بووە بۆ باوکی جیاوازی لە بینی مەگەر باوکی ئەویش نییە کەوا بوو لێرە ئەوەتانی ئەبێ ئەو کوڕە خۆی لە پاش میرات بیگەڕێنێتە دواوە ڕوونە ئەم قسە لەبەرەوەی ئەگەر بڵێن ناعەدالەت بێ فەرقیان بکات بۆیە عولەما فەرمون دواتری شەڵا باسیەکەی نێمە شتێکمانە پێوتێ وەسەی واجبە کە کوڕەزایە لە شەرعە نایکەوێ ئەگەر قانونیش ئەیداتێ زانی مامەکانی ڕووگیر ئەبێت بەڵام هەمویان عاقڵ و بالغن خۆی ئەیدەنێ ئەوە الحەمدولله هەمسیلەی ڕەحم جێبەجێکەم خزمەتی بەڵام ئەگەر وڵا کاکە بڵێ لە میراتی شەرعی نایداتێ بەڵام یاسادایەت بێ و کەسە خۆی لە خوا بترسێ خۆی وەری نەگرێت. مامۆستا گیان پرسیارێکی تر هەر دەربارەی مقدماتی میرات و مقدماتی دابشکردنی سەرەت و سامانی مردوو بابەتی مەرج و شەڵتی میراتە ئەتوانین مەسەلەن ئەو بابەتە چۆن لێ حاڵی بین چۆن لی تێبگەین مەسەلەی شروعی ئیرث بە کوردی مەرجەکانی میرات ئەگەر جەنابەت ڕۆڵەکەیتەوە سوپاس. شەرط لە زبانی عەرەبی یعنی نیشانە و عەلامە کە ئەوە زانانی ئوسوول ئەفەرمون ما يلزم من عدم العدم ولا يلزم من وجوده وجود ولا عدم لذاته. مەرجەوەتانێ بۆ نمونە هەر کاتێ مەرجەکە بوونی نەبوو ئەوە مەشروطەکە بوونی نییە من دەستنوێژم نەبێ ناتوانێت نوێژکەم لذاتی بەڵام من دەستنوێژم هەبوو نوێژ ناکەم سادەیە کەوا بوو لا يلزم من وجودي وجود ولا عدم دەستنوێژم هەیە و نوێژ ناکەم بەڵام ئەگەر ئەم شەرتە بوونی نەبوو مەشروطەکە لذاته بنابێ بوونی هەبێ ئیلا کەوا بوو ئەمیش تێرە عوزرێک لەولاوە دێتە پێشەوە ئەو عوزرە چێت تۆ لەوەی بڵێ مامۆستا تۆ ئەبێ شەرتەکە هەبێت و مشروطەکە نەیەتەدی ئەڵێم لە سەبەبێک خارج چونکە شەرت داخل نییە وەکو ڕکن نییە ڕکن بەشێکە لە شتەکە شەرت لە دەروەیە تۆڵێم لە سەبەبێک شەرتەکە تۆڵێ مامۆستا بۆ نمونە ئەو شەرتە چییە؟ ئەڵێم شەرتەکەوتانێ دایکێک مناڵێکی وەفاتەکە وایە ئەم مناڵە
هەن نمونەکە بە قەس دەهێنمەوە ئەم مناڵە کە دایکی خۆی لەباری بردووە کە دایکی خۆی لەباری بردووە ئەم مناڵە دوایی چی هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیەی داناوە بۆ مناڵێک لەبار ببرێ ئەوە بوو لە فەرمودەی صحیح هاتووە دوو ئافرەت پاڵی یەکیان نایەکێکیان مناڵەکەی لەبار چوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی غوڕەیەکی لەسەر غوڵە عەبدە یان ئەمەیە بەڵام کە نەبوو ئەکاتە چی نصفی عوشر یانی چی ئەکا ئەو کاتە ئەکاتە 5 وشتر یا 50 مسقال ئاڵتون ئەمە کاو ئەوەنە خەتەرە مناڵ لەبار بردنە ئەی ئەدرێتە ئەگەر مناڵەکە کەوا بوو ئەمە دایکی خۆیەتی دایک حتى هەندێک ڕەبیعە لە ناو عولەمای سەلەفە فەرموون دەبەرەوە دایک ئێشی پێگەیە هەر چوار مەزەبەکەوا ناڵێن ئەڵێ دایک کە مناڵی لەبار برا ئەو پارەی وەرەگیرێت تەنها موڵکی دایکەڵێ ئەوەنەیە عنی گرنگەڵێ بۆ لەبەرەوەی ئێشەکە گەشتوتە ئافرەتەکە جزئێکە لە ئافرەتەکە هەندێکە لە عولەماڵێنە هی دایک و باوکە بەڵام هەر چوار مەزەبەکەڵێ وەکو میراث تەوزیع کرێ بەڵام شایەتەکەی من قسەکەی جەنابەت ئەوە بوو ئەم ئافرەتە دەوری چی بینی قەتلی مناڵەکەی خۆی کوشتووە جگە لەوەی ڕۆژوی لەسەر فەرزە بێ ئەبێ پارەکەش بدات چونکە بە عەمد کردبێ ئەبێ لە پارەی خۆیشی بیدات ئەوسا پەیوەندیەکمان لەگەڵ ئەگەر ئیجازەمان بێ جەناب کاک ئەحمەد بەڵێ فەرموو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باشا وسجن. سپاس دەکەین کاک ئەحمەد. والله ما وسجن دەمەوێت دەستخۆشی لە مامۆستای بەرز و بەرزکەم کە زۆر بەرنامەیەکی زۆر جوان پێشکەش دەکات بەڕاستی خۆی گەورە پاداشی داتەوە. بەڕاستی مامۆستا من زۆر متابعەی بەرنامەی مامۆستای دەکەم لە ڕەمەزانێشدا خەڵکی فێری قورئان و خوێندنەوەی قورئان دەکرد ئەمن هیوادارم هەر ئەو بەرنامانە پێشکەش بکە بەڕاستی زۆر ئیسادە هەیە نەبێ لە شوێنێکەوە کەس ئاگەلێنی و کەس تەماشای ناکە و کەس ئاگەلێنێ بەڕاستی کۆمەڵە خەڵکی ئیسادی دەکە خۆترم بە خۆی خۆ پاداشی دێتەوە. خواجەزای باتۆ کاک ئەحمەدیان پرسیارێکت نییە کاک ئەحمەد لە خزمەتتا بین؟ بە قوربان دەمەڵەوە مەتەجێن بزانم باسی میراتی ئەو دەش لەوەی بەرنامەکانی کە بزانین زۆر دەبێت بەرنامانەیە هەر یەکجوو بەرنامەی هەڵقاوەکەیە ئەم بەرنامانە کاک ئەحمەدیان بۆی جەنابەت و ئەو بەڕێزانەی کە ئێستا گوێبیستی ئێمن و ئەمان بینن ئەم بەرنامانە سیلسیلە بەرنامەیەکن بەردەوامە بێ هەتا بابەتی میرات تەواوەکەین ئینشاءڵڵا. ئیشەڵڵا ئیشەڵڵا وەڵات پێم خۆشە مامۆستاجێن بەس ئەوەندە مامۆستا ئەگەر کەسێک یعنی بابی بمرێ و یەک دوو نەفەر لە ماڵدا بن ئەوایە کە چۆن چۆنایی شتدا بەش دەکراوان ئەوانەشەوە بەسکە مەمنون دەبین ئەگەر بە قوتیش بێر مەمنون دەبین ئەگەر نەقەینە پرسیارەکەی پرسیارە ئەڵێ بابەتەکانی تەوزیعاتی ئینشاءڵڵا 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 کاک ئەحمەد سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ئەحمەد سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت بۆ دەستخۆشیەکەت دێم کاک محەممەدیان بەڵێ فەرموو کاک ئەحمەد کاک محەممەدیان السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. سؤالي فرمو بس توزي دنگت برزوكات سپاس دەکەین. سؤالي من عبد النبي. بەڵێ فەرموو. ئەگەر مناڵێک بڵێن باسی وەفاتی کردێت ئەگەر مناڵێک باسی وەفاتی کردێت بەڵێ ئەتوانێت لە بڵێن وەرەقەی باپیری حسێ خۆی بەرێت منداڵێک دوای باوکی وەفاتی کردو ئایا توانێت لە میراتەکەی باوکی بەرێ؟ لە میراتی باپیری بڵێن باپیری بەڵێ باپیری وەفاتی کردووە؟ نەخێر وەفاتی نەکردووە ئەنی ئەم منداڵە باوکی وەفاتی کردووە بەڵام باپیری ماوە باوکی وەفاتی کردووە بەس باپیری ماوە بەس باپیری ماوە جا جەناب دەفەرمووی ئایا ئەم منداڵە بۆ هەیە میراتی باپیری بەرێت؟ ئینشاڵڵا وەڵام دەدەینەوە. سپاس دەکەین. کاک عومەر بەڵێ فەرموو کاک عومەر. بەڵێ مامۆستا السلام علیکم. عليكم السلام ورحمة الله کاک عومەر. بەڵێ مامۆستا زەحمەت نەبی پرسیاری لەسەر مەسەلەی میرات مامۆستا فەرموو. لەو ماوانەی پێشێمە نەفەرێکمان بە حادیسەی کارەبا ڕۆیشت بەڵێ چوار پێنج منداڵ لە دوای خۆی بەجێ ماوە لە ئەوەکەشدا لە محکەمەی ئێمە لە دایرەی کارەبامان بردەوە کەوتینە محکەمەی هەندێک پارەیان بۆ وەکو خوێن دا بۆ منداڵانە بەڵام پارەکەیان ڕاستە و خۆ نەدا منداڵەکان پارەکەیان ناردە قاسرین تەناوی خێزانەکەیاندا لە قاسرینیش تەبعاً لە بانک
پارەکە زیاد دەکات سوی دێتە سەرێ بۆ نمونە ئەگەر 3 ملیۆن بی لە دوای 18 ساڵی دەدەنەوە کە بۆ 18 ساڵ تقریبا لەوانەیە 900 ملیۆن ئاوەکی بێتە سەرێ ئایا ئەو پارەیە حرامە یان حەڵالە وەریگری لەبەرەوەی نادەنێ لەو کاتەیدا ئەوان نایدەنە منداڵەکەی ناشیدەنە تۆ هەتا ئەو کاتەی کە مناڵەکە بۆ خۆی نەبێتە 18 ساڵ و بە وجودی خۆی لە باق وەری نەگرێت من لەو ماوانە دانەیەکمان برد وەرم گرت تقریبا 900,000 هات بۆ سەری ئەو پارەی حرامە یان حەڵالە سپاس بۆ بەرنامەکەتان سپاس بۆ تۆ کاک عومەر بۆ پرسیارەکەش ئینشاڵڵا وەڵام تدەینەوە خوشکە مەحسوومە بەڵێ فەرموو السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. دەستخۆشی بەرنامەکەتان لێ خوشکی بەڕێزی ئەمەیت والله حەزم کرد پەیوەندیتان پێ بکەم زۆر لە دڵما شیرین لە تایبەتی مامۆستا وەکو برای شیرینی خۆم زۆرم خۆشە مامۆستا خۆشەویستی هەمومانە خوای تەعالا تەمەنی درێژکە ئینشاءالله خوشکە بەڕێزەکەم خێرم بۆ بکەن لە بەرەوەی نەخۆشم و بێتاقەتم خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی شیفای نەخۆشی و دڵتەنگی و بێتاقەتەکەت بات ئینشاءالله سپاس بۆ پەیوەندیەکەت خوشکە مەحسوومە سپاس دەکەین زۆر سپاس دەکەین خوشکە عەزیزی ئەمەیت واگایەتان خوا حافیز بێ خوشکە عەزیزەکەم کاک محەممەدیان بەڵێ فەرموو بەڵێ فەرموو کاکە بەڵێ گوێمان لێتە کاک محەممەد پرسیارەکەمەوەیە ئێمە بەرەی دوو دایکین بەرەی دوو دایکن بەڵێ بەڵێ باوکمان مردووە دایکی کۆنەکەم مردووە بەزت دایکەم ماوە لەگەڵ کوڕەکانی و کچەکانی ئەو ماڵی هەبووە کە هەمووی لەسەر ئەو ژنە تازەکەی و منداڵەکانی خۆی تاپۆ کردو و هیچی بۆ نەدانە ناوە کاک محەممەد بەڵێ با پرسیارەکەت پێ دووبارە بکەمەوە جەنابتان بەرەی دوو دایکن بەڵێ وەنیە ئەو دایکی کە کۆن مردووە دایکی تۆیە بەڵێ دایکم بۆی مردووە بەڵێ دایکی جەنابت مردووە بەڵێ پێش باوکت وەفاتی کردەوە نیە دایکم کە مردووە بابشم هەر مردووە بەڵام باوکم وەختی خۆی ئەو ماڵێکی هەی بۆ دوکان بۆ خانوو بۆ هەچی بۆ لەسەر دایکە تازەکەنی تاپۆ کردو و داری بەوی هیچ بۆ ئێمە دوو خوشکانە ئێمە کە لە دایکە کۆنەکەی دایکە پێش بابەت مردووە کاک محەممەد ئێمە زەوی عەرزمان هەیە ئەگەر دەنگی تەلەڤیزۆنەکە کەسکەی کاک محەممەد سپاس دەکەین بۆی لە پرسیارەکەی بەڕێز حاڵی بین ئینشاءالله ئێمە زەوی عەرزمان هەیە کەوا مەسەلەن ئێمە هیچیان نەداوە ئێمە چی بکەین لەو مابەینەدا کە بۆی تاوانبار منین بەرامبەر خاو دەستخۆشی بەرنامەکەشتان لێ دەکەم چاو تەماس دەکەم لە پێشە مردە ئەم دوو ژنە لە ژیانە بوونیانە چەند برا چەند خوشکن دایکی دوای باوکی مردووە دایکی ئەم پاش دایکی مردووە بەڵێ کاک محەممەد گیان چەند برا السلام علیکم ورحمة الله وبركاته علیکم السلام ورحمة الله وبركاته تقریبا پرسیارەکەی ڕوون بوو مامۆستای بەڕێزم بەڵام کاک محەممەد باسی ئەوەی نەکە کە چەند برا و دایکی خوشکن پرسیاری ئەوەی بوو کە دوای ئەرز دەکەم ئینشاءالله دایکی لینا بەڵێ فەرموو ئەم کاتتان باش ئەم کاتت باش خوشکە عەزیزەکەم دەستخۆشی بەرنامەکەتان لێ ئەەکەم خوشکی عەزیزی ئەمە سپاس بۆ پەیوەندەکەی بەڕێزی شت زۆر سپاس پرسیارێکم هەبوو زەحمەت نەبێ بەڵێ فەرموو ئامۆژگاریتان چییە بۆ ئەو کەسانەی کە میرات بە ئافرەت نایەن یان بە جۆرێک بە تەلەفۆنێک پێڵێن ئەتەوێ بۆ نمونە میرات ئەتەوێ یان پێڵێن تۆ پێویستە نییە یا سەیری بکەن وەزعی باش بێڵێن پێویستی نییە زۆر باوک هەیە زۆر دایک هەیە کچەکەی بێبەشەکە لە میرات هەرەو پرسیارەتە بوو دایکی لینا دەڵێت تۆ ئەتەوێ براکەت پێویستێتی ئەمیانی پێویستێتی خۆ تۆ وەزعی باشە پرسیارەکەت گەشت دایکی لینا هەرەو پرسیارەتە بوو یاڵێن بۆماندانە یەی بیبیت ئابە و شێوەیە میرات بە ئافرەت بن ئامۆژگاریتان چییە بۆ ئەو کەسانە ئینشاءالله بەسەر چاو وەڵام تدەینەوە دایکی لینا بەسەر چاو سپاس بۆ پەیوەندیەکان سپاس بۆ پەیوەندیەکانتان بەڕێزان و خۆشەویستان فەرموو مامۆستای گیان فەرموو ڕوون سەر بابەتەکەی یەکێم دواتر لەسەر ئەو بابەتەوەی مەرجەکان وابوو وتمان لە زبانی عەرەبیە شەرط یعنی علامە کە بریتە لە ما يلزم من عدم العدم جوان
دەستنوێژ نەبوو نوێژ نییە کەوا بوو مەرجی میراتیش بەڵام ئەومان ئەمیش هەر بە هەمان شێ ئەڵێم ولا يلزم من وجودي وجود ولا عدم لذاتي بەڵام تۆ جاری وایە ئەڵێ مامۆسای باشە چیەکەی لەوێ ئەگەر دەستنوێژ نەبوو کەسێ نوێژ کەڵێم ئەوە ناڵێم لذات شەرط لغەیری چییە دکتۆر مەنعی کردە ئاو بەکار بێنێ نەخۆشە ئاو نییە وانە ئەم کەسە ناتوانێت بەهۆی نەخۆشی و ئاو بەکە یا ئاو نییە بەس ئاوەکە بەکار بێنن بەشی خواردنیان ناکات کەوابوو ئەمە لێرە ئەڵەی لغەیری بەڵام بەبێ عوزر شەرط نەبوو مەشروط نییە کەوابوو مەرجەکانی میرات نەبوو یەکەم کە بریتە لە تحقق موت المورث هەبێ ئەی باشە بەچی تحقیقە بێ ئەم کەسەی کە مورثەکە هالکە و کەسەی کە تیاچووە کە ماڵەکەی ئەبێ بە میرات بۆ خەڵکی وەکو باسمان کرد بە چاو ببینرێت یان شایەت هەبێت و شایەتی عادل یان استیفاضە هەموو کەسانی وفاتی کردووە کە باسمان کرد یان ئەوەیشی کە بۆیە من لە ڕوکن و شەرط علاقەی بە یەکۆیە بۆیە وتمان تەقدیرەنیش ئیشارەتمان بەچی کرد بە مەسئلەی ئەو مناڵەی کە زۆر دووبارەم کردووە کەسێک لە باری ئەبا دووبارەیەکەمەوە ئەوە قەتڵە مناڵێک کە ڕوحی هەبێت لێرە خەتەرێکش دواتر لە باسی ئەسبابە دەست پێکەین کەسی وا هەیە بە سادەی ئەڕوا بەبێ وەلی بەبێ شایە ژن مارە ئەبڕێ دوای حاملە ئەبێ دوایی یەکێکیان وەفاتەکەن ئەو مناڵە احتیمال لەبەر ئەوەی بدایەتی ناشەڕی احتمالە مناڵەکەش بکوشن دوایی توشی قەتڵ دومیان تحقق حياة الوارث یەکەمیان المورث ئەو کەسێک کە دڵنیابین کەسێک مردووە دومیان نا کەسێک لە ژیانە میراتگرە ئەوەش یان کەسێکە ئیلحاقە کرێ بە مردووک و باسمان کرد سیام ئینسان ئەبێ و کەسەی کە شەرطی میراتەوتانە العلم بجهة المقتضية للإرث کابرا علمیەوەی هەبێ ئایامە بە چی سەبەبێ گەشتونەتە یەک ئایا میراتگرێتی یانە ئەمە مەرجەکانی میراتن مامۆسای بەڕێزکەوا بوو سێشتە تحقیق لە مردنی ئەو کەسەی کە وەفاتی کردە و ماڵەکەی بێ میراتگرت پاشان تحقیق بوون لە حیاتی کەسێکە لە ژیانە وارث میراتگرەکە ئەوانەی کە خوای ڕەب العالەمین کە ئەوکو معلومیشە میرات دواترەمانە ڕوونەکەینەوە یان بە صاحب فەرض ئەوانەی کە خوا فەرضی بۆ دانی یان بە عەسەبە موانعی ئیرث مامۆستا لەمە جێی نابێتەوە لەم مەرجانەیە ئەو شتانی کە بەربەستن ئەو کاتێمە یان هەمووی بانکین یا ئەسبابەکانی باسکە گەنا موانعی ئیرث لە چی بەستم لەمەیانە جێی نابێتەوە لە یەکەمیانە ئاماژەم پێ کرد بەرەبەر گرنگی مەسەلەکە کە قەتلە بەستم لێرەدا مامۆستای بەڕێز کە جەنابەت سێ شتت باس کرد بەڵێ مردووەکە وهروەها حیاتی مورث وحياتي وارث حياتي وارث مردني مورث حياة الوارث علم بقضيك علم بقضيك أم سيانا مرجن بس شي سببك يعني آية مجن وميردن آية مخزمايتيان شون لقليك شون أجنيك أو علمي أو تبي بزاني أمانة ميراد قرن يعني بريانا كي يعني حجب بني حجبنا بله ما هو سايب الرزبابتي كي تركا بيشو بسمسر ولامي أو برجاني كبيونديان كبيم خوشة ئیشارەتێکی مختصەریشی بکەیت هەر لەم بەرنامەیەدا باشە بابەتی هۆکاری بردننی میرات من بۆ لە برایەکی خۆم میراتە بم بۆ لە تۆ میرات نابم ئەو هۆکارانە چین کە ئێمە لە یەکتری میراتە بین کە لە عیلمی فەڕایضا معلومی جەنابەتە پێوتری ئەسباب الئیرث پێم خۆشە جەنابەت تیشکە بخەیتە سەر و بابەتە چونکە خۆی گەورە پاداشدا زەمن پێ باشە ئەم هەر ئاوا نەختێنەختە بڕوا شتەکەش بەرنامەکە بە پرسیارەکانی نەوێ دەست خۆش واکەیت أسباب ما وصيان سبب أويك ما هي السبب يعني حبل ما يتوصل به إلى شيء أويك أدجين يتشتيك ما يلزم من وجود الوجود ومن عدم العدم جنو مرداياتيهن أما السببك لسبب أجر نبو آفرتك خلقي سليماني آفرتي بيا خلقي هوليرة كخواي جوران كاب جنو ميرت أما السبب كأم السبب هبو كيكي كان وفات بكن ميرات لوكا أجريت كوابو أما سبب بوني هبو ميرات ليقور أجرن بوني نبو ميرات ليقور ناقرن يلزم من عدمه سبب يلزم من وجوده الوجود ومن عدمه العدم بلام كوابو يكم سبب النكاح يعني عقدي صحيح عقدي الصحيح أما خالي زوار جرينجا ما مصابة همو بينريك أما ببيسيا برايانم خوشكانم پیاوێک غەریبە ئەم خەڵکی کوردستانە ئافرەتێکی مسلمانە ئەهێنێت لە ئوسترالیا هەر لەگەڵ لەو مەجلیسە وەلی هەیە دوو شایەتەیە عەقدەکەی بۆ ئەکات ئەمە تەواو ڕوکنەکان ناتەدی ئەمە باوکە یا برا گەورەیان مامە ئەمە دوو شایەتی عەدلە لەسەر ماریان بڕی هەر لەو مەجلیسە
خوات تمني هم كذب خير يوم علم باب أنا باسي مردن زورك هر لو مجلس هيك كان وفاة مكان ساعات يكان بينيوه أبن بميرات قريك أبن بميرات قريك بياوك بمريت كيسم منال يعني بيش باس نوش بيش هل لو عقدك تاوك خليك الشرية خلو جلد الإيدة بزان عقد لشرع عشان بيروزه كابو أبي عقدك الصحيح أبو إيه عقد فاسد بولين أبو في غمر إخوة صلى الله عليه وسلم فرمي لا نكاح إلا بولي وشاهد عدل لا نكاح إلا بولي أيما امرأة نكحت نفسها بغير ولي فنكاحها باطل كوابو أو نكاحي فاسد يعني باطلة أو مرجكيت يعني سبب كوابو سببية كمي دوران أما اللي يرون من حذرك دم ما مصاي براي بالرزم أو كسانيك بدزيوة ببيع ولي ببيع شاي جنيك مع أبرد دواتر ديت الدرو احتمال ليش حامل باحتمال دخولي شي بكات دعائك أمريكا سبي نازانية بالا خواب ترسي خوابي أزانيت والله خوابي أزانيت شنك جاري واحد هل لروينا أولي ميردك مردو أفرتك سبب أساسكي ناشرعية شنك أجر بيتو كسيك بقولك كخوم مذهبي إمام أبو حنيفة أجر وعيشي وتوك قصك هم دواتر لك كاتي خوي باسك هم آيات مخالفة شو آياتك باس لا بيوجنا كاك خوي پروردگار عز وجل إشارتي كر أو برار ريجا نجري لا خشككي بيوجن ببروعته بلاي ميردكي خطابا لقلب راكي أما يكم دو ما مصايجان عالم بيزانيوه خزماتي دروز بوا يعني أويك لا حكمة لزواجها هي لو دروس أبيت اشتهار أكريه هم كسف فخري بيو كام زواج فلان كسر خزائن فلان منالي عن أبي داء مزري الشاي أكريت والله نسكس يكبد زواجه كوابو أو خالي كم لا أسباب أبي نكاحك عقدك الصحيح كوابو يقدر كسي خوابنا ما عنده بزينا أبي عقدك أصلا في غمر إخوة صلى الله عليه وسلم فرميت الولد للفراش وللعاهر الحجر فرق دقيقة صح فراش عين خيزان أو كخيزاني حقيقي هي أو كاتب من على كبو أو أم من على ميراد دايك وباوكي ولا قريه بلام أو كسيك من على كي زنابي لدايك كوري قريه لباوك كوري ناقريت حكمتي شيء ما مصا لما هو عقد شرعي يا باوكي خوينيا بلى باوكي خوينيا يا ما الله أبي شيء بالنكاح بيت أي أمتشيا عاهرة حجينية ما مصا برسالة كتير لم بابتي النكاح هي لسر نكاح أهل الكتاب بلى أي شيء كلا مثلا أسبابي جناب باسط كرد مسألة نكاحي كلا أسبابي ميراد بردن بلى بياوكي مسلمان أفرتك أهل كتاب مع رأكات بلى كمسلمان نياو طبعا نكاحه معلومي جناب الله شرع ده أما شون أولا ما أنا تواني باسكين لا ما أنا عمل صحيح بخارية أمانة في غمر صلى الله عليه وسلم كاتب فتحي مكان كرجا قرانه إمامي علي شوهر برابون جعفر وعلي وطالب وعقيل دوانيا كإيماني ينابو دواني هشان كافر بو باوكي وفاتي كربا كافري كباوكي وفاتي كربا كافري هم ميراتك الروز بو باوكي بودو بلا كافري كدوايش إيماني أنا إمام علي بيو بس ما مسببتك من برسيارك من لبابة النكاح يا أبو نكاحك النكاح أم بياو مسلمان النكاح اللي قال أهل كتاب أفرتي مسلمان بهيش وهي جائز نية ابن خوش بيه بتوانا بيه شهادة بيه جمالي النبي شو بكاتا جوانترين ودولمنترين وعالمترين كسي دنياي كبي باور أهل كتاب بلام بياو مسلمان أتواني أهل كتاب يعني أو مرجانا كشيء لمسائلي أصلي أهل كتابيت دو داوين باكيكي ما بس أقدر داوين باك وأصلي أهل الكتاب ومبياو والله هر ميلاد ليك ورناكر ميلاد ليك ورناكر الله بو لما أنا عقل بو أو إمام علي بو باسكن ما وصيك أو إمام علي باوكيان بو لا يرث المسلم والكافر في غمر إخوة فرمي صلى الله عليه وسلم ولا الكافر المسلمة أو إن شاء الله لا موانع إخواني زاو كساني كجاري وايا كسي إخوان بكافر زانن باوكي يا كسي إخوان استهزاء بدينكات هر باوكي قالطي بدين باستهزاء بدين كدور بيا لنيوج عبادته ومعنا بمريه كرم مسلمانك ناوي ميراتي لوربيت بارك الله كاوية كم النكاح دوما مصا النسب قرابة خزمايتي بلى أويش حقيقي سهم الولاء ولا أويك في غمر عزيز صلى الله عليه وسلم فرمي الولاء لحمة كلحمة النسب لا يباع ولا يهب فرموديك الشيخ الباني فرمي صحيحة ولا يسن ما هو مسائل عبداتي هل بياويك
کەسێک عەبدی هەبێ ئازادی کردووە دواتر ئەو کەسە میراتگری خۆی نەبووە خێزانی نەبووە کوڕی نەبووە کچی نەبووە لەبەرەوەی ئەم چاکەی لەگەڵا کردووە ئازادی کردووە ماڵی ئەم عەبدە کە ئازاد کراوە کاتە باعتیباری ماکان پێوتری عەبد ئێستا ئازاد کراوە الولاء لمن آتى وانێ بارەکە الله ئەو کاتە بۆ کێ ئەو کەسێکە بۆ معتیقەکەیە کە ئازادی کە ئەمەش چی بوو ئەمە ئەسبابەکان هەر لە ئەفو مامۆسای بەڕێزم هەر لە بابەتی وەلاءە بەڵێ لە بابەتی وەلاء بابەتێکی تر باسەکرێت لە فقها پێم خۆشە جەنابەت ئاماژەیەکی بخەیتە سەرکە لە باسی وەلاء باسی سەبەبی عتقەکرێ وەلاءەکە هەندێک جار عتقە و هەندێک جار لە عەرەبدا هەبووە پێشتر وەسیەتیان کردو جەنابەت لە بەرنامەی ڕابردووە باست کرد کابرایەکە ئەڵێ گەر من مردم تۆ میراتم لێ بەرە یانە وەڵێ گەر من مردم تۆ میراتم لێ بەرە ئەم بابەتە مەسەلەن ئەوە لغەتەن کە وەلا ئێمە وتمان لە زەمەنی جاهیلیە پێش ئیسلام شێوازەکەی چۆن بووە شێوازی ئەوە بووە ئەوەی کە شمشێری بەدەستەوە بۆ توانێتی دیفاع کەوتێتی کێ دیفاعمانەکە کێ غەنیمەمان بۆ تێرە بۆ ئەمەیە دووهەم دوو تیرە لە بینی یەکە بڕیاریان داوە پەیمان و عەهد و دیفاعکردن و خوێن ڕشنیان و سوڵحیان یەکێ بێ یەکێک لەوانە میرات لە یەک بگرن ئەمما باسی وەلا ئێمە لەبەرەوەی کەمتر ئێتمامێ دەمێ وەلا بێتە چەند بەشێک و یەکێکیان پێوتێ مبعەض بەشێکی ئازاد کراوە بەشێکی ئازاد نەکراوە عەبدێکمانی پێوتێ مکاتەب عەقدێکەکە لەگەڵ سەیدەکەیە ئەڵێ هەر کاتێ مانگانە ئەوە نەم ئەدەیتێ تەواو بوو ئازادە ئەنجا عەبدێکمانی پێوتێ مدبەر ئەم عەبدەی مدبەرە سەیدەکە لێ من مردم تۆ ئازادی لەگەڵ ئەو مرد ئەم ئازاد ئەبێ واشمانە ئومولوەلەدی پێ ئەوترێ هەر پیاوەکە ڕۆشتە لای ئەمەکەی مناڵی هەبوو پیاوەکە لەگەڵ مرد ئەو ئافرەتە ئازاد ئەبێت ئەم سێ خاڵش مامۆسای بەڕێزە باسمان کرد لا ئیمامی ڕەحەبیەوە کورتی کردێتەوە زۆر جوانە فەرمێ ئەسباب میراث الورى ثلاثة كل يفيد ربه الوراثة ربعا صاحب ليرة وهي نكاح وولاء ونسب ما بعدهن للمواريث سبب دەست خۆش مامۆسای بەڕێز و خۆشەویست پێم خۆشە بێنە سەر پەیوەندی و بەڕێزانەی کە پرسیاریان کرد بۆی بتوانین لە خزمەتیانە بین ئینشاڵڵا کاکە ئەحمەد دیارە پەیوەندی گرتە دەستخۆشی لە جەنابەت کرد و خۆی پەروەردگار پاداشتی باتەوە دوعای خێری بۆکەین ئینشاڵڵا والله من هەر ئەوەی کاک ئەحمەد حەزم کردەوە ئەوە نەقسە بڵێم ئێمە ئەگەر هەر چاکێکمان نەبێ وەڵا آخر فاڵی خۆی پەروەردگارە خی گەورە پاداشەوە برایانە بداتەوە کە ئێمە ئەمانە دڵی برایە خۆشکە ئەگەر دڵی برایەکمان خۆش کردی بێ علمێکمان گەیاندە بێ فەضلی خی پەروەردگارە ئێمەش خۆشحاڵین برایەک کە ئەگەر خی گەورە وای کرد بێ برایەک لێمان ڕازی بێ فەضلەکە بۆ خی سوپاسی هەر برایەک شەکەین دوعای خێرمان بۆ بکات و یارمەتی دەرجمان بێ ئەوە کە بڵێ کاکە وەڵاهی ئەو ئیشەتان علمێک ئاگاتە خەڵکی پێم خۆشە مسلمانان خۆشحاڵ بوون دێ الحەمدولله ئینشاءڵڵا خۆشحاڵترە بن مامۆسای بەڕێز کاک محەممەد پرسیاری ئەوەی فەرمووی منداڵ دوای باوکی مردووە باسی ئەوەی کردکە کەسێک دوای باوکی مردووە ئایا ئەتوانێت ئەم کەسێکە لە دوای باوکی وفاتی کردووە کوڕێکی هەیە میرات لە باپیری بەرێ ینی ئەمە بۆیە من ئەم پرسیارانە من ئینشاڵڵا لە ماوەی درێژە بەرنامەکان هەمووی ڕوو ئەبێتەوە لێرە دائیمەن ئەڵێ مامۆسایگیان علمی میرات هەر برایە هەر کێشێکە بوو دواتر تەلەفۆنم بۆ بکە بە درێژی شتەکەی بە چکە جاروا شتێکی لە بیرە چێ لێرە ئێستا من لێرە ئەم پیاوە کەوا بۆ بێ پیاوێک مرد بێت کەسێک خۆی ژنی هێناوە مناڵی هەیە باوکی لە ژیانە باپیری لە مناڵە لە ژیانە کاو بەبێ کێ ئەم کەسەی کە باپیری لە ژیانە باوکی پێش باپیری مرد بێت وایە باپیری ماوە باپیری کاو باوکی وفاتی کردو ئەگەر ئەم کەسە ئەمە لێرە ئەم مناڵە مامی هەبوو یعنی باوکی برایکەی هەبوو ئەو مامانە حەجبی ئەمەکەن إلا لەلای ئیبن حەزم ئەڵێ چی وەسێ وارثەی پێوتێ لە کاتی وەسێتە باسیەکەین ئیبن حەزم ئەڵێ ئەبێ ئەو باپیرە چونکە میراتکەی بێتە میراتگیری باپیری ئەمە باپیری بمرێ خوانی ئەگەرە مناڵە پێش باپیری مرد ئەو کاتە باپیری میراتی ئەمە بات ڕوونە مامۆستا قسەم چونکە کاوا بوو باوک لە ژیانە نییە کە باوکی نەبوو باپیری لە ژیانە کامیان ئەگەر باپیر لە پێشە مرد ئەم باوکی پێش مردووە ئێستا باپیری هەیە کاوا بوو ئیبن هەیە کوڕی ئەو مردوو هەیە ئەم کوڕە زایەتی لەلای هەر چوار مەزەبەکە میرات ناگرێت کەواتە بۆ حەج بەبێت ئیبن هەیە ئەم کوڕە بە کورتی ئەم کوڕە ئەگەر مامی هەبێت ئەم کوڕە میرات ناگرێت ئەمە لەوە چێ کەسێک لە بڵێ لێسە لە وڵاتانە وەسیە واریثە ئەگەن من ئەمە خاڵێکی دقیق وردە لە بەرنامەکانی کە تاوڕوون یەکەمەوە وەسیە واجبە بە چیوتێ ئەڵێ باپیر کە کوڕەزای هەبوو کەسێک مرد کوڕەزای هەبوو کوڕی خۆشیە بوو واجبە لەسەری وەسیەت بکا بڵێ بەشەکەی باوکی بدەنە کوڕەزاکان ئەگەر ئەو لە بیری چوو قاضی و سوڵتە ئەبێ بیداتێ بەڵام من پرسیارەکەم لێرە ئەوەیە کە ئەگەر کەسێک بە ڕووگیری پیان داوەری نەکرێت
بۆ چونکە من پرسیارەکەم بەڵام ئایا ئەمە لە قورئان و سونەتە هاتووە نەخێر لە عهدی پێغەمبەرە وا بۆ صلی الله علیه و بەڵێ نەخێر ئایا ئەمە میراث ئەڵێ نەخێر ئەڵێ چی ئەڵێ وەسیەتە ئێ باشە کەوا بوو میراثی خۆ شەرع لە بیری نەکردووە هەینا مامەکانی چاکەی بۆکەن بابی دەنێ چونکە ئەم کوڕە لەبەر ئەوەی کێشەیەک دروست نەبێت بەشی کێوشەدەن ئەو ئەم بەڵام بەوەکو سیلەی ڕەحم وەکو خۆشەویستێک دروست بێ بەڵام مامۆستا با هەموو بینەرێکەمە بزانێ ئێمە یەکەم کڕت خوای پەروەردگارە فەرمێ ئاباؤکم وأبناؤكم لا تدرون أيهم أقرب إليكم نفعا فريضة من الله خواي قولا سكسي واي احتمالا بدس أنبياء ميراث توزيعكات هموش تقام داتا باوكي يكبرائي همو براغاني ليبا باشكا باوكي واي إداتا يكري كوابو آل لي رأي ما تسليمي شرعي خواي پروردگارين سمعا وطاعا نالين بو أما هر أبخارو ركما كوابو الليرة أو منالا كسي واهي لسی 5 ساڵی ژنێنن 5-6 بران پێکۆ ژیانێکی خۆش دەوڵەمەند بوون ژنێکە هێنێ دوای ماوەیەکی کەم وەفاتەکە ژنەکەی حامیلەیە ئەوەسن تا مناڵی ئەبێ ئەگەر کوڕی بوو ئەو مناڵە یەک ڕۆژاتەتە دنیاوە نایڵێ ئەم هەموو برایە لە پارەی ئەم برا هیچ بەر هەمووی حەج بکات ئەمەیە مەسەلەکە تۆڵی کاک ئەو ئەمە برا 30 ساڵە پێکۆ کەسابەتیان کڕڵی کاکە کوڕی هەبوو برا هیچ نابات کەوا بوو ئەگە من ئەمیش باوکیانە کوڕەزاکە لە ڕووی شەرعی و حەج ببێت خۆزابەت مامۆستا کاک عومەر پرسیارێکی کردن پرسیارەکەی زۆر پەیوەندی بە میراثەوە نەبوو پەیوەندی بە حەڵاڵ و حرام و باسی ئەوەی کرد لە حادیسەیەکدا کەسێک وفاتی کردووە 4 مناڵە زیاتری جێڵاوە دوای پارەیەکیان ئەدرێتێ پارەکە کراوە بەناو خێزانێەوە دوایان پارە زیادەیەکی ئەچێتە سەر جەنابەت پێم وایە وتی پارەکە بۆ قاسرینە باڵە بۆ قاسرینە مامۆستا هەموو ئەگەر بە کورتی وەڵام بیت و سوپاس کورتیە مەڵێن کاکە کاتێ بۆیە هەموو مسلمانێ ضرورە ئەو حکمی خوای پەروەردگار بگەڕێتەوە بۆ کە نەبوو بە ناچاری تۆ کۆمەڵێ شتت زەختە خرێتە سەر نیە وای لێ دێوەتانێک کە کابرا بە ناچاری زۆربەی ئیشەکانیان وا کردە ڕیبا و سویتیا بێت هەرچەنە تۆ ناچار بووی نەگوڵم ڕیباگە بکەی بەڵام دوایەوە تووشی عەقدێک دەکەن بە ناچاری ئێستا وەکو ئەو وایە ئەو کەسە من ئەڵێم لە خوا بترسی هەر پارێکی سوپارەکەی خۆی وەربگرێتەوە هەر پارێکی سوو چووە سەری نەیخوا بیداتە خێر لەبەرەوەی پارەی سوو بێبەرە هەنێگەر نەیشی توانی وەریگرێتەوە ئێستا نەیتوانی وەریگرێت کاتی خۆی وەری دوایی کە وەریگرێتەوە سووەکە وەرنەگرێت چووەتە سەری وەریشی گرێ بیخاتە خێری ڕۆ لە ئاودەستی مزگەوتێگەر بیکاتە خێر بارەکەڵڵا دیارە جەنابەت باسی ئاودەستی مزگەوتە کرد مامۆستا بۆی بەڕێزان نەڵن مامۆستا بۆ ئاودەستی مزگەوتی باس کردووە کە پارەکە پارەی ڕیبایە بارەکەڵە خۆپە لەبەرەوەی عولەما فەرمون پارەی حرام دەرخوادی کەسی مەکە کە تۆ بۆ خۆت نایخۆی پرسیار نەکە بڵێ بۆ مامۆستا نمونەی بۆ هێناوە بارەکەڵە خۆپە داشتات خالێت ڕاستی بە مامۆستا یان خوشکە مەحسوومە سوپاسێکن کە دیارە دەستخۆشی بۆ جەنابەت بوو خوای تەعالا پاداشتی خێری جەنابەت باتەوە گەر کۆمنتێکی یا ڕەبی خۆ بە خاتری ئیسمی عەظەمی خۆی داوای دوعای خێری شیفای نەخۆشیەکەی بدات خوای گەورە دڵی خۆشکە خوای گەورە محتاجی کەسی نەکات خۆ پاداشی خێری داتۆ کە ئێمە ڕاستی جگە لەوە نەبێت دوو کەلیمەی خێر خوای ڕەب العالەمین بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی نیەتمان پاکاتەوە بۆ براوخشکانی خۆمانەکەین هیچ شتێکمانیە کە خەڵکی تەنها لە پێناوی خوای پەروەردگارە مەحەبەت و ڕێزێک دەرە بڕێگینا هیچ وەکو مەسلحەتێکی دنیایی کەس هیچ مانانی ئەو کەسەی کە لەگەڵ ئێمەیە چاکەوە نیشانەی چاکی خۆیەتی خوا پاداشی خێری داتۆ لە دوعایان بێبەشمان خوای تەعالا پاداشتی باتۆ کاک محەممەد پرسیاری ئەوەی کرد کە فەرمووی ئێمە بەرەی دوو دایکین بەرەی دوو دایکین دایکی ئێمە لە پێش باوکمان وفاتی کردووە دایکیان پێش باوکیان وفاتی کردووە کەواتە باوکیان خێزانەکەی تری ماوە باوکیان ئەم ماڵ و سەرۆت و سامانەی هەمووی کردوتە ناوی خێزانی دووەمیەوە ئەڵێ ئەوانیش بەشیان نەداوین لەو ماڵەدا ئایا گوناهبارە بنیان گوناهبار نابن کەوا ئەمانە لە ڕۆژەڵێکەوە پیان ئەوتێ ئەخلی ئەب دایکیان جیاوازە باوکیان یەک باوکە بەڵام دایکیان جیاوازە بۆ نە دایکێرکامیان بمرێ ئەوە کان لە میراتی و ئافرەتە نابنەوەر هیچی ئەم نییە بەڵام باوکیان وەفات بکە هیچ جیاوازێکیان نییە جوانە بارەکەڵڵا هیچ جیاوازێکیان نییە ئەو پیاوە کە بێ جیاوازێکی وا بخاتە بەینە بجارێکان ئەوە خوای پەروەردگار کە ئەڵێ وەفاتی کرد خوای گەورە عەفوی کە ئەمانیش هەوڵ بدەن شەرع چوونە وا بکەن و گردنی ئازا بکەن لەبەرەو باوکیانە چاکیان لەگەڵ باوکێکینا تاوانێکی هێزگار گەورەیە ئینسان بێت و پێغەمبەری خوا بە زوڵم نایبردە پێغەمبەری خوا فەرمیێ من شایەتی شتێک نادەم کە زوڵم و جەورە کەوا بوو زوڵم تۆڵەکەی زۆر سەختە پێشێلکردنی حدودی خوای پەروەردگار خوا پەنامامدا خوای گەورە میراتی بە حەدی خۆی باز کردووە هەڕەشەی عەذابێکی سەخت و ئاگری جەهەنەمی لێ کردووە دەست خۆش بمەوەسە یان دایکی لینا
پرسیاری ئەوەی کرد داوای ئەوەی کرد کە ئامۆژگاری بەڕێستان بۆ ئەو کەسانە چییە کە جیاوازیەکەن لە بینی ژن و نێر و مێدا لە میراتە یاخود هەندێک جار ئافرەت ئیحراجەکەن تەلەفۆنی بۆکەنەوە پارێکمان بۆ داناویت وڵا پارەکە بۆ برا بچووکەکەتمان داناوە توش بۆ ئەوی دانیت بە شێوازێک لە شێوازەکان ئافرەتەکە ئیحراجەکەن ئامۆژگاری جەنابەت بۆ ئەو کەسانە چییە؟ خۆ پاداشات وەڵام من ئەوەی کاک محەممەد هەم لەگەڵ ئەمە تێکەڵەکەم یەکەم من ئەڵێم بەو براو خوشکانە بەو ئافرەتەی کە ئەو پیاوە جیاوازی کردووە ئەمە برای یەکەن دنیا کۆتایی پێدێ باوەکو لەخوا بترسن بیهێنۆ سەر ئەسڵ حەقی براو خوشکەکانیان بدەن بە زوڵم نەیخۆن ئەو کەسانێکی کە جیاوازی لە بینی ئافرەتەکەن بابزان مخالفەی ئەمری خوا و پێغەمبەرەکەن کاوا بۆ چییە پێشێلکردنی ئاياتی میراثەکان کە خوا بە سنووری خۆی باسی کردووە هەڕەشەی ئاگری جەهەنم و عەذابێکی سەختی دانیا بۆ ئەو کەسانەی کە ئەم سنوورە جێبەجێ ناکەن و بە تەلەفۆنێک گەڵێ خوشکمەوە پارەت بەرکەوتووە دێ باشە لە ژیانی ڕۆژانەیە بۆ کەسابەتێکەکەوێتە بینیانە 5,000 لەو خوشکەی وەرەگرێتەوە دوو ئەو کەسە بزانێ ئەر کەس خوشکی خۆی ئیحراج کات لە دنیا لەوە ئەچێ پێش ئاخرەت خوا تۆڵەی لێ بچێنێ بۆ چونکە مناڵی خۆی تووشی حرام خواردنەکە پارەی خۆی تووشی حرامەکات سپاس دەکەین بەڕێزان و خۆشەویستان بەم شێوازە هاتینە کۆتایی بەرنامەکەتان داواکارین لە خوای پەروەردگار خوای تەعالا پاداشتی هەموو لایەکتان باتەوە تا بەرنامەیەکی تر و لە خزمەت جەنابی مامۆستا لێرا بە خزمەتتان ئەگەینەوە هەموو لایەکتان بە خوای پەروەردگار ئەسپێرین وصلی الله علی محەممەد وعلى آله وصحبه أجمعين